ئاماژەکان لە ئەمریکا و یەکێتی ئەوروپاشەوە وەها نیشان دەدەن دوا دەرفەت لە بەردەم کۆماری ئیسلامی ئێراندایە بۆ مۆرکردنی ڕێکوتنی ناوچی ئەگەر تاران ئەم دەرفەتەش لە دەستخۆی بدا ئەوە هیچ پلانێکی تر نییە بۆ سەر و سەوداکردن لەگەڵ ئەو وڵاتەدا. ڕێبەرانی ڕۆژاوا گەیشتوونەتە ئەو بڕوایەی هەر هیچ نەبێ لە ئایندەیەکی نزیکدا ئەو ڕێکەوتنە مۆر ناکرێ کە 18 مانگ لە ڤیەننا دانوستانێکی چڕوپڕی لەسەرکرا. هەر بۆیە هاوپەیمانەکانی ڕۆژاوا داوا دەکەن هەڕەشەیەکی ڕژد لە ئێران بکرێ بۆ بەکارهێنانی هێزی لەشکری تا بەلانی کەم تاران پیشەسازی لەشکری ناوچی خۆی ڕابگرێت و ڕوونیش بێتەوە لە بەردەمیدا ئەگەر بێت و درێژە بە پەرەسەندە ناوچەکەی بدا ئەوە ڕوبەڕووی ئەو جۆرە بەرەنجامانە دەبێتەوە کە ئێجگار قورستر و خراپتریش لەو سزایانەی سەپێنراونەتە سەری. بۆچی داوای هەڕەشەیەکی ڕژدی لەشکری دەکرێت لە دژی ئێران؟ زۆرێک لە شیکەرەوە لەو بڕوایەدان ڕێکەوتن بکرێ یان نەکرێ ئێران هەر دەبێتە خاوەن چەکی ناوچی ئیتر درەنگ و زوو کەوتووە. ڕەوشی ناوخۆیی کۆماری ئیسلامی ئێران زۆر خراپە و تووڕەیی و ناڕەزایی خەڵک لەو پەڕیدایە و بە شێوەیەکیشە گەلانی ئێران بە ئاشکرایی بە ڕاشکاوی بە دەنگی بڵندەوە داوای نەمانی ئەم ڕژەمەی کۆماری ئیسلامی ئێران دەکەن. شەپۆلی ناڕەزایی ئەم جارەی هاوڵاتیانی ئێران جیاوازترە بە بەراورد لەگەڵ خۆپیشاندان و ناڕەزاییەکانی پێشتردا. ئێستا هاوڵاتیانی ئێرانی داوای نەمانی ڕژەمی کۆماری ئیسلامی دەکەن. ژنان پێشەنگن لەم شەپۆلی ناڕەزایەتیەدا و خوێندکارانیش بوونەتە سەرڕمەکە کە بەلای زۆرێک لە چاودێرەوە وەک ڕاپەڕینێک لێی دەڕوانرێت و ناوی لێنراوە شۆڕشی ژینا. ئەمانە بێلەوەی ئەم شۆڕشەی ژینا سنوورەکانی سەرپۆشکردنی زۆرە ملەیی تێپەڕاندووە لە کوردستانی ئێرانیشەوە دەست پێ دەکات و چەندان شار و شارۆچکەی تری ئێران دەگرێتەوە و دروشمەکانیش بۆ گۆڕینی ڕژێمی ئێران دەبێتە دروشمی هاوبەشی گەلانی ڕاپەڕیوی ئێران. هاوڕاییەکیش هەیە سەبارەت بەوەی یەکەمین جارە لە وەتای ساڵی 1970ەوە ئەم جۆرە خۆپیشاندانانە لە ئێراندا بکرێت. شۆڕشی ژینا دوای کوژرانی ژینا ئەمینی دەست پێ دەکات. ژینا ئەو کچە کوردەی شاری سەقز بوو بەسەردان لە تاران دەبێت و ئەو پۆلیسەی ڕژێمی ئێران ناوی ناوە پۆلیسی ڕەوەشت لەسەر ئەوەی سەرپۆشەکەی بەباشی نەداوە بەسەریدا بە شێوەیەکی دڕندانە لێی دەدەن و دوای چەند ڕۆژێکمانەوە لە نەخۆشخانە گیان دەستپێرێ. بەڵام ڕایگشتی ئێران ئەم جاریان بێدەنگی هەڵنەبژارد و لەگەڵ کووردە ڕژانە سەرشەقامەکان وێنەکانی ژینا ئەمینیان بەرز کردەوە و داوای گۆڕینی دەوڵەتی ویلایەتی فەقێ دەکەن. ئەوەی لە ئێران ڕوودەدا ناچێتە خانەی ئەو ناڕەزاییانەی لە 10 ساڵی ڕابردوودا هەبوونیان تەنانەت ناشکرێت وەک کاردانەوەیەکی هاوشێوەی جموجۆڵەکانی ساڵی 2009 بزوتنەوەی سەوز لی بڕوانرێ وەک چاودێر دەڵێن ئەوەی ئێستا لە ئێران ڕوودەدا وەرچەرخانێکی گرنگی ڕۆشنبیری و کۆمەڵایەتیە لە ئێراندا و کاریگەریەکانیشی ئێجگار گەورە دەبن لەسەر ڕژێمی ئێرانی جا لە ئایندەیەکی نزیکدا بێیا دووردا کوژرانی ژینا ئەمینی وڵاتێکی بێدار کردەوە و وەچەکی تایفەگەرایی و نەژادپەرستی و جیاوازیکردنی هاوڵاتیانی لە ڕژێمی ئێران سەندەوە و مێژوویەکی نوێ لە ئێراندا تۆمارکرا لەو ڕوانگەیەوەی مێژوویەکی ئێرانمان هەیە پێش کوژرانی ژینا و مێژوویەکیش پاش کوژرانی ژینا. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتۆن. لە وەتای دەستپێکردنی و توێژەکانی ڤیەننا لە هەموو بۆنەیەکدا ئەمریکا خواستی خۆی ڕاگەیاندووە بۆ گەڕانەوە بۆ ڕێککەوتنە ناوچەکەی ساڵی 2015 و هەروە جەختیشی کردوێتەوە لەوەی نابێت ڕێگە بدرێ کۆماری ئیسلامی ئێران ببێتە خاوەنی چەکی ناوچی.
while the United States is prepared for لە کاتێکدا ئەمریکا ئامادەیە بۆ گەڕانەوەی هاوبەش بۆ ڕێکەوتنی ناوەکی ئەگەر ئێران وابەستەیەکانی لە سەرەتی بەجێیان بگەێنێت هەڵوێستی ئەمریکا ئاشکرایە و ڕێگەن نادەین ئێران ببێتە خاوەن چەکی ناوەکی هێشتاش بڕوام وهایە دیپلۆماتی باشترین ڕێگەیە بۆ گەیشتن بەو بەرەنجامە ڕێبازی ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی چەکی ناوەکی گەورەترین سەرکەوتنی ئەم دامەزراوەیە ناکرێت لە ئێستادا ڕێگە بە پاشەکشەکردنی جیهان بدرێت لەم دۆسیەیەدا یەکێتی ئەوروپا پێشنیازی خۆی خستوتە بەردەم دەسەڵاتدارانی ئێران بەڵام وەک گەورە کاربەدەستانی بەڕێوەبەرایەتی ئەمریکا دەڵێن تاران هیچ هەنگاوێکی نەناوە هەر بۆیەشە گومانەکان زیاتر بوون لەوەی ڕێکەوتنێکی نوێ مۆر بکرێت. ئەوەی لەم ماوەیە ڕابردوودا بینیومانە بەتایبەتی لەو وەڵامی ئێران بۆ ئەو پێشنیازەی لەلایەن یەکێتی ئەوروپاوە خراوەتە بەردەست بە ئاشکرایی پاشەکشەکردنە و لەو پەیوەندیەش بە ڕێکەوتنەوە دەتوانم بڵێم پێ ناچێت لە ئایندەیەکی نزیکدا ئەو ڕێکەوتنە بکرێت. هێشتاش بەلای وڵاتانی بەشدارەوە لە توێژەکانی ڤیەننادا ئاشکران نییە ئەگەر و نەگەری واژۆکردنی ئەم ڕێکەوتنە چەندی تر کاتی پێدەوێت بەڵام ئەوەی دەزانرێت ئەوەیە ئێران هەروە دێو خۆی دوور ڕادەگرێت لەوەی تەنانەت وابەستەی ڕێکەوتنەکەی ساڵی 2015 بێت. ناتوانم وادەیەک دەستنیشان بکەم بەڵام دەژڵێم یا ئەوە تا ئێران ناخوازێت یان ناتوانێت ئەو کارانە بکات کە پێویستن بۆ گەیشتن بە ڕێکەوتن هەروەهاش ئێرانیەکان بەردەوامن لە هێنانە ئارایی بابەتی قورس لە ناو دانوستانەکاندا ئەمەش وەها دەکات ئەگەری ڕێکەوتن کەم بێتەوە چونکە بەدڵنیاییەوە ئەوەی ئێمە دەیبینین هەنگاونانە بەرەو دواوە و کێشیانی گەیشتن بە ڕێکەوتن کەم دەکاتەوە. ئەمریکا و ئەوروپاییەکانیش هاوهەڵوێست و ڕوانینێکی هاوبەشیان هەیە سەبارەت بە ڕێکەوتنی نوێی ناوچی و لە ئێستاشدا ئەوروپاییەکان بە بەراورد لەگەڵ پێشتردا بە گومانێکی زۆرەوە لە هاوڵوێستی تاران دەڕوانن و لەو بڕوایەشدان پێویستە ئێران سوود لەو دەرفەتە ببینێ کە بۆی ڕەخساوە. هەڵوێستی ئەوروپایەکان و ئەمریکاش چوونیەکەن دانوستاندنێکی درێژخایەن کراوە ڕەشنووسێکی ڕێککەوتن خراە بەردەست لە مانگی سێدا و هاوسەنگی ڕوانینی هەموو لایەنەکانی تێدا بووە و شیانی ڕێککەوتنیش هەبووە لەسەری بەڵام لەو کاتەوەی هەر دەستکاریەکی تێدا دەکرێت مەخابن ئێران وەڵامێکی ئەرینی نەبووە بۆ ئەو پێشنیانەوە بە پێچەوانەوە لە هەندێک لە وابەستەیەکانیشی بە پەیماننامە بڵاو نەبوونەوەی چەکی ناوکیەوە پاشکشەی کردووە. تەنانەت لە مانی هەشتیشدا هەندێکی وا هەبوون بەڵام پێ دەچێت ئیستا بەرە و ڕوانەوە بڕوات بەردەوام ئۆتومانە دەرفەتێکی لەمە باشتر بۆ ئێران نییە و ئێستاش بڕیاردان لە ئەستۆی ئێرانە. دەسەڵاتدارانی ئێران وەک دەڵێن هەست بەبوونی هیچ جیاوازیە ناکرد لە بەڕێوەبەرایەتی ئێستا و پێشتری ئەمریکادا. بەڕێوەبەرایەتەکەی دانەڵد ترامپ لە ساڵی 2018دا تاکلایەنە لە ڕێکەوتنە ناوچەکە کشایەوە و سزای قورسیشی سەپاندە سەر کۆماری ئیسلامی ئێران. تاران داوا دەکا ئەو سزایانە هەڵگیرێن. حکوومەتی جدید در ئەمریکا ئێداش بەڕێوەبەراتی نوێ ئەمریکا وەک دەڵێت جیاوازە لە بەڕێوەبەراتەکەی پێشووی ترامپ خۆیان لە پەیامەکانیاندا بۆ ئێمە وەهایان دەوت بەڵام لە ڕاستیدا ئێمە هیچ جیاوازەیەک لە نێوانیاندا نبینی. چۆن تحریمها علیه سزاکان زۆر نابەجێن ئەمە سزایکی دژی گەلی ئێران و بۆ ئێمەش گرنگە ئەو سزانە لا بدرێن. تەواوی پەرەسەندنەکان لە دۆسەی ناوچی ئێراندا دەسەڵاتدارانی ڕژێمی ئێرانی خستۆتە بەردەم دوو بژارەوە وەک چاودێر دەڵێن یان ئەوە تا بەڕێکەوتن قایل دەبێت و وڵاتەکەیشی بکاتەوە بۆ هەموو جۆرە پشکنینێک لەلایەن دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمیەوە یانیژەوە تا درێژە بدا بە مەینەتیەکان هەروەهاش سەرکوتکردنی گەلانی ئێران. ئاماژەکان وەها نیشان دەدەن دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران بژارەی یەکەمیان بەلاوە پەسەند نییە و دەشخوازن درێژە بدەن بە هەمان ڕەوشی ئێستا لەسەر هەردوو ئاستی نێونەتەوەی و ناوخۆییش. جەیسن برۆدسکی پسپۆڕی کاروباری ئێران لە ڕێیسکایپەوە میوانی ئەمەفتەیی چاوی واشنگتنە. بەڕێز برۆدسکی خاوەنی ژمارەیە وتار و لێکۆڵینەوەی گرنگە لەسەر ژمارەیە دۆسی تایبەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتیش دۆسەکانی تایبەت بە کۆماری ئیسلامی ئێرانەوە. هەروەها چاودێریش بووە بەسەر هەموو جۆرە جموجۆڵەکانی ئێرانەوە بێلەوەش کاروبارەکانی پەیوەندیان هەبووە بە کۆماری ئیسلامیەوە. جەیسن سەرەتا سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لەم بەرنامەیەدا یەکەم پرسیاریشم هەوەیە وەک لە زاری کاربەدەستانی ئەمریکا و ئەوروپاشەوە ئەیبیستین ئێران ناوێت ڕێکەوتنی ناوچی واژۆ بکە. ئێران بۆ ناوێ ئەم ڕێکەوتنە نوێ مۆر بکە.
It's great to be with you, Balan. As you and I have spoken about over the many months. خۆشحاڵم بەڵێن کە جارێکی تریش پێکەوە قسە لەسەر ئێران دەکەین وەک چۆن لەم چەند مانگەی ڕابردوودا بەردەوام قسەمان لەسەر کردووە. ڕوانینی ئێران وهایە کە هەرچێک بکات ئەمریکا و ئەوروپا لەسەر مێزی دانوستاندن دەمێننەوە چونکە وەک دەگوترێت پلانی دووهەمیان تاوتوێ نەکردووە سەبارەت بەوەی ئەگەر بێت و ئەو توێژانە سەر نەگرن چی دەکەن و چ جۆرە هەڵوێستێکیان دەبێت. جا لە ماوەی ئەم زیاتر لە ساڵی ڕابردوودا بیرکردنەوەی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران گەیشتە ئەو ئەندازەی بڵێت ئەم و توێژانە چەندێک زیاتر درێژ بکرێنەوە ئەوە دەبێت هەمایی ڕێکەوتنیکی کورتخایەن و لاوازیش بۆ واشنگتن و هاوپەیمانەکانی و دەشبێتە ڕێکەوتنیکی بەهێز بۆ ئێران لە ڕوانگەی هەڵگرتنی سزاکانەوە. جا ئەم جۆرە میکانیزمە وهای کردووە هەرچێکی دانوستاندنی لەسەر کراوە ببێتە شتێکی ناجێگیر. تەنانەت ئەو بابەتانی کە پەیوەندیشان هەبووە بە تەکنیکەکانی بڵاو نەبوونەوەی مەتریاڵی ناوەکیەوە کەوتنە دۆخێکی خراپتر لە ناجێگیریە و لە مانگی سەی ئەم ساڵیشەوە بەهایەکی ئەو تۆشی نەما. نە لە لای ئەمریکیەکان نە لە لای یەکێتی ئەوروپاش. ئیتر ئەمە ڕەوشەکەیە کە تێی کەوتوین. بەڕای تۆ ئێران خۆی خاوەنی بڕیارە لەوەی کە ڕێکەوتن مۆرکایە ڕێکەوتن مۆرنەکە یاخود زیاتر ئەمە لەژێر کاریگەریەکانی رووسیا و وڵاتی چیندایە. Well, I think that Russia and China, as negotiating partners with the US and the E3, جا رووسیا وڵاتانی چین بەشدارن لە توێژەکانی ئەمریکا و سێ وڵاتی ئەوروپایی دەیکەن تا ئێران نەبێتە خاوەنی چەکی ناوەکی. بەڵام لە هەمان کاتیشدا ئەمە بەومانایە نییە کە ڕۆڵی یارمەتی دەردەبینن لە پرۆسی دانوستانەکاندا. با چەند نمونەیەکت بدەمێ وڵاتی چین وەک پێشلکردنی سزاکانی ئەمریکا نەود لە ئێران دەکرێت. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ نەبوونی میکانیزمی سەپاندنی تەواوەتی سزاکان لەلایەن حکومەتی ئەمریکاوە. ئەم کڕینی نەوتە یارمەتێکی گەورەیە بۆ ئێران تا درێژە بە تەمەنی خۆی بدات و هاندەرێکیش بووە بۆ تەران کە هەوڵی فرۆشتنی زیاتری نەود بدات. لە هەمان کاتیشدا رووسیا دەیەوێت ئۆکرانیا داگیر بکات و شەڕێکی درڕندانە دەکات لەوێ. هەروە پاراستنێکی گەورەی دیبلۆماتی بۆ ئێران دابین دەکات و لە بەرامبەریشدا تەران فڕۆکەی بەهێزی بێفڕۆکەوان دەدات بە مۆسکۆ و وەک دەبینین ئێستا لە ئۆکرانیا بەکاریان دەهێنێت. بێ لەوەش رووسیا هەرگیز یارمەتی دەرنەبووە بۆ کەمکردنەوەی یان داخستنی ئەم کلێنانەی کە هەن. بە تایبەتیش کە خۆی وەها دەبینێتەوە کەوتۆتە ژێر فشاری قورسی سزاکانەوە و دەخوازێت ئێران وەک دەرفەتێک بۆ سوکردنی ئەو سزایانە بەکاری بهێنێت لە کاتێکدا تاران خۆشی لە ژێر سزای قورسدایە. جا ئەمە ئاڵوگۆڕی جۆپۆلۆتیکیشی بەدووادا دێت کە پێویستە لەبەرچاو بگیرێت. جێسن ئەگەر بێت و ڕێکەوتن نەکرێ. پلانی دووەمی هەم ئەمریکا ئەوروپاییەکان چی دەبێت لە بەرامبەر بە ئێرانە یان هەروەکو لە پێشەکی بەرنامەکەش ئاماژەم پێکرد کە هەتا ئێستا هیچ پلانی دووەم دیار نییە پلانی ئەلتەرناتیڤ دیار نییە. Well, I think Plan B has a number of components. One is economic sanctions, enforcing those economic sanctions. پێم وایە لە پلانی دووەمدا ژمارەیەک بابەت هەن یەکەم سزای ئابووری و دانانی میکانیزمی هەمەلانەیە بۆ سەپاندنی ئەو سزایانە. ئێستا تێگەشتنەکە وەهایە کە تەنها ئەمریکا سزای سەپاندووە. هەرچی یەکێتی ئەوروپا و بەریتانیاشە هەتا ئێستا هیچ سزایەکیان نەداوە بەسەر ئێراندا. جا سەپاندنی ئەو سزایانە و لایەنی زیاتریش بەشدار بێت لە سزاکاندا ئەوە خاڵی یەکەمیانە. بابەتی دووەم هەبوون و دروستکردنی هەڕەشەیەکی ڕژدی متمانە پێکراوی لەشکریە لەسەر بەرنامەی ناوچەکەی ئێران. ئەمەش واتە مەشق و ڕاهێنانی هاوبەشی لەشکریانە لەگەڵ ئیسرائیل و دەستنیشانکردنی دامەزراوە ناوچیەکانی ئێران بۆ هێرشکردنە سەریان. گواستنەوەی هەموو ئامێر و کەلوپەل و کەرەستە و چاکانەی پێویستن بۆ هێرشانە بگوازرێنەوە بۆ ئیسرائیل. ئەمە وەچەرخانێک دروست دەکات چکە ئێران دەزانێت ئیسرائیل هەم توانایی و هەم خواستیشی هەیە بۆ ئەو هێرشانە. بێگومان لە ئێستاشدا واشنگتن ئەو توانایی هەیە بەڵام ئەو خواستەی نییە ئەو هێرشانە بکات. بێگومان ئەمە بابەتێکی گرنگە. بابەتی سێم بریتێلەوەی لە ڕووی دیبلۆماتیەوە ئێران لە پەراوێز بنرێت. ئێران ترسی لەمەش هەیە. لە بیرمانە لە ساڵی 1990دا ئەوروپایەکان باڵێزەکانی خۆیان کشاندەوە بەهۆی ئەو کارە تیرۆریستیانە لە کیشوەرەکەیاندا دەکران. لەو کاتەدا تەران بە خێرایی کەوتە هەوڵدان بۆ چاکردنەوەی پەیوەندیەکان. بێگومان ئەم بابەتەش زۆر گرنگە بەڵام تا ئێستا نەمان بینی ڕووبداتەوە. بە تایبەتیش کە بینیمان سەرۆکی ئێران و تەواوی شاندەکەی بەشداریان کرد لە کۆبوونەوەی ساڵانەی ئەنجومەنی گشتینەتەوە یەکگرتوەکاندا و
و وێڕای هەموو هۆکارانی ئێرانیان لەسەر سزاداوە جا پێویستە ئەوەش بگوترێت هەروەها بابەتگەلێکی دیکەشان وەک ئەوەی هێرشی ئەلکترۆنی بەکاربهێنرێت بۆ ڕێگەگرتن لە بەرەو پێشوونی زیاتری بەرنامە ناوەکیەکەی ئێران. جیسن لەسەر دوو خاڵیان یەکەمیان سزاکان دووەمیشیان ئەو توانایانەی کە هەیە بۆ لە پەراوێزنانی زیاتری ئێران. ئێمە ئەزمونمان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ساڵی 1990 تا 2003 عێراق لەژێر سزایە بوو و هەروەها لە پەراوێزن رابوو لەسەر ئاستی نێونەتەوەیی بەڵام هیچ شتێک نەگۆڕا. بۆچی ئێستا چاوەڕوان بکەین سزاکانیان لە پەراوێزنانی زیاتر دەبنەمای ئەوەی کە شتێک لە ئێرانە بگۆڕێ؟ Well, I think we've already saw a maximum pressure campaign. ئێمە بینیمان هەڵمەتی سەپاندنی ئەو پەڕی فشار سەرکەوتوانە ئێرانی خستە سەرمێزی دانوستاندن لە بیرمانە لە ساڵانی 2012 و 2013دا کاتێک باراک ئۆباما سەرۆک بوو چۆن ئێرانی ناچار کرد بگەڕێتەوە سەرمێزی دانوستاندن بەهۆی سەپاندنی بەرزترین ئاستی فشارەوە هەروە هەمان ئاستی هەڵمەتیش کە سەرۆک ترامپ کردی دژ بە ئێران ئەم هەڵمەتانە کاتیان دەوێت بەرەنجامەکانی بەتەواوەتی دەردەکەون لە ئێستادا سیستەمی ئێران گەمارۆدراوە نەکەرتەنها بەهۆی ڕەوشی ئابوووریەوە بەڵکو ئەو شەپۆلی ناڕەزایە گشتەی لەنا ئەو وڵاتەدا هەیە و داوای ڕوخاندنی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران دەکەن جا ئەوەی ڕوودەدات شتگەلێکی گەورە و گرنگن لە ناو ئێراندا و ئیتر کەوتۆتە سەر ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیا و ئەڵمانیا چۆن سوود لەو ڕەوشە وەردەگرن. جیسن من دەگەڕێمەوە بۆلات دەچینە بەشی دووەمی بەرنامەکەمان. نەکەر تەل ئەڤیڤ بەتەنێ بەڵکو هاوپەیمانە عەرەبەکانی ڕۆژاواژ نیگەرانیەکی قوڵ و گەورەیان هەیە لەسەر ئەو ڕێکەوتنە ئەگەر هاتوو مۆر کرا هەر بۆیە هاوپەیمانەکانی ڕۆژاوا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وەها بە باشتری دەبینن وڵاتانی جیهان هەر تەنها بە لێدوان و قسەکردن ڕوبەڕووی بەرنامە لەشکریەکانی ئێران نەبنەوە. The only way to prevent Iran from getting a nuclear weapon is to put تەنها ڕێگەیەک تا ئێران نەبێتە خاوەنچەکی ناوەکی ئەوەیە هەڕەشەیەکی متمانە پێکراوی لەشکری بخرێتە بەردەست بۆ دانوستاندنکردن لەسەر ڕێکەوتنێکی درێژ و بەهێزتر پێویستە ئاشکرا بکرێت بۆ ئێران ئەگەر بەرنامە ناوەکیەکەی بەرەو پێش بێت ئەوە هەر بە قسە و وەڵام نادرێتەوە بەڵکو بەهێزی لەشکریش وەڵام دەدرێتەوە هەر جارێک هەڕەشەیەکی ئاوەها لە ئێران کرابێت تاران ڕاگیراوە پاشەکشەیەکی کردووە بەڵام ئێستا جیهان ڕێگا ئاسانەکەی هەڵبژاردووە. ئیسرائیل هەمیشە لە ژێرباری ئاگاهیدا بووە لە بەرامبەر ئێران تاران بەردەوام هەڵوێستی خۆی دژی دەوڵەتی جوو نەشاردوێتەوە بەڵام ئایا ئیسرائیل لە بەرامبەر ئەم هەڕەشانەدا بێدەنگی هەڵدەبژێرێ؟ We are not standing empty-handed against those who wants to destroy us. لە ئێستادا ئیسرائیل دەستەوەستان نابێت دژی ئەوانەی دەیانەوێت لە ناومان برن ئێستا جوو دەوڵەتی هەیە لەشکەرمان هەیە دۆستایەتی بەهێزمان هەیە و لە سەر و هەمووشیانەوە ئەمریکا ئێمە تواناییمان هەیە و هەرگیزیش دوودڵ نابین لە بەکارهێنانی توانایەکانمان ئێران نابێتە خاوەنچەکی ناوکی هەرگیز لە چاوەڕوانیدا نابین لە کاتێکدا خەڵکێک هەن هەوڵی لە ناوبردنمان دەدەن جارێکی تر ئەوە ڕوو ناداتەوە. ئیسرائیل لە چەند ساڵێک لەمەوبەرەوە بە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ هێرش دەکاتە سەر بنکەکانی ئێران لە سووریادا. لە قەیرانی سووریادا ئێران ڕۆڵ و کاریگەریەکی زۆری هەیە و هێزی پاسداران و هێزی تریشی ناردۆتە ئەو وڵاتە دراوسێیەی ئیسرائیل. Iran transformed Syria into production facilities. ئێران نێوەندی سووریا بۆ توێژینەوە و لێکۆڵینەوەی زانستی گۆڕیەوە بۆەوە دامەزراوەی دروستکردنی موشکی مامناوەندی و دوورهاوێژ و دەیاندات بە حیزبوڵڵا و ڕێکخراوەکانی تری سەر بە ئێران. بەمانایەکی تر کراوەتە بەرەیەکی تری ئێران بۆ دروستکردنی چەکی پێشکەوت و استراتیژی ئەو شوێنەشێکێکە لە دامەزراوە تایبەتەکانی لە ژێر زەوی شاری مسیافدایەوە هەڕەشە و مەترسێکی گەورەشە بۆ ناوچەکە و بۆ دەوڵەتی ئیسرائیلیش لەو سۆنگەیەوە کە موشکی پێشکەوتوی تێدا دروست دەکرێت. ئێران نەکرد تەنها هەڕەشە و مەترسێکی گەورەی ئاسایشیە بۆ ئیسرائیل بەڵکو هەمیشەش دەیەوێت مێژووی ئیسرائیلیش بسڕێتەوە و گومان بخاتە سەر ڕووداوە گەورە مێژوویەکانی دەوڵەتی جوو. مەسئلەی تاریخی ڕووداوە مێژوویەکان پێویستە لەلایەن توێژەنەران و مێژووناسانەوە لێکۆڵینەوەیان لەسەر بکرێت ئەگەر هەندێک ئاماژە هەبن بە ڕوودانیان ئەوە پێویستە ڕێگە بدرێت لێکۆڵینەوە و توێژینەوەیان لەسەر بکرێن. نێوەندە فەرهەنگیەکانی ئیسرائیلیش بە توندی بەرسوی گەورە کاربەدەستانی ئێران دەدەنەوە و جەخت لە ڕاستیە مێژوویەکانی خۆشیان دەکەنەوە.
President Raisi of Iran is clearly a despicable anti-Semite. سەرۆک ڕئیسی ئیران قیزەوەنە بۆ دژایەتیکردنی جوو. هیچ گومانیەک لە ڕاستیەکانی هۆڵۆکۆستدا نییە. نکۆڵەکردن لە هۆڵۆکۆست یان تەنانەت گومانکردن لە ڕوودانی هۆڵۆکۆست یەکێکێک لە شتە هەرە قیزەوانەکان دژ بەجوو دەکرێت. چونکە نەک هەر تەنها بێڕێزیکردنە بەو جوانەی ئێستا لە ژیاندان، بەڵکو بێڕێزیکردنیشە بە 6 میلیۆن جوو کە کوژراون. بێڕێزیکردنیشە بە 1.5 میلیۆن منداڵ کە لە هۆڵۆکۆستدا کوژراون. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. جیسن نەکرد تەنها ئیسرائیل وەکو لە پێشێکەکەشدا ئاماژەم پێکرد زۆرێک لە وڵاتانی عەرەبی هاوپەیمانی ڕۆژاواش نیگەرانیەکی گەورەیان هەیە بەرامبەر بە ئێران بەڵام لە هەمویان زیاتر ئیسرائیل وەڵامی هەموو نیگەرانیانە دەداتەوە. ئیسرائیل دەتوانێت چی بکە؟ Well, Israel is in the unique position because it is the one country in the world that Iran routinely threatens to wipe off the face of the earth. ئیسرائیل لە پێگەیەکی جیاواز و قورسیشدایە چونکە تەنها وڵاتێکە لە جیهاندا بەردەوام ئێران هەڕەشەی سڕینەوەی لێ دەکات. هەر بۆیەشە یەک هەڵوێستی هەیە دەنگێکی بەهێزیشە لەو بابەتەدا. ئیسرائیل توانایەکی گەورەی کۆکردنەوەی زانیاریەکانی هەیە لەشکرێکی زۆر پێشکەوتوو هەیە و بە هەمان شێوەش دەستگای تۆکمەی ئاسایشی هەیە و دەشتوانێت زۆر شت بەرامبەر ئێران بکات. وەک پێشتر و لە چەند مانگی ڕابردوودا بینیمان ژمارە کردەی گرنگی کردووە لە ناوخاکی ئێراندا لەوانە لە هاوینی ڕابردوودا و بە ڕۆژی ڕووناک چەند سەرکردەیەکی پاسدارانی شۆڕشی ئیسلامیان کوش لە ناوجەرگەی تاراندا. جا ئەمە تەنها نمونەیەکە سەبارەت بە توانایەکانی ئەمریکا و ئیسرائیل و هاوبەشەکانیشان. بەس بەڕای تۆ ئیسرائیل چرای سەبزی بۆ هەڵدەکرێت کە کارێکی لەو شێوانە درێژە پێ بدا لە ئەسڵێکی گەورەترا؟ Well, I think Israel's going to have to do what is in its own national security interests. پێم وایە ئیسرائیل پێویستە و هەر ئەوەش دەکات لە بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانی خۆیەتی و نمونونەکانی ساڵانی ڕابردوش وەک هێرشەکەی کرایە سەر دامەزراوی ناوەکی ئاراک و ئەو هێرشانەی لە سووریادا دەیانکات باشترین بەڵگەن و بە تەنیاش کردوونی و جاوەک وتم ئەگەر پێویست کات ئەوە چاوەڕوانی چرای سەوز ناکات و کاری خۆی دەکات. ڕاستە ئێستا ئیسرائیل ئەو توانایی نییە کە ئەمریکا هەیەی بۆ خاپورکردنی تەواوی ژێرخانی ناوەکی ئێران، بەڵام دەتوانێت ژمارەیە کاری سنووردار بکات لە بەرامبەر دامەزراوە ناوەکیەکانی ئێراندا. دڵنیاشم لەوەی ئیسرائیل وتوێژی چڕ و پڕیشی هەیە لەگەڵ ئەمریکادا لەسەر ئەم دۆسیانە. جیسن بەر لەوەی بچمە بەشی سێەم و چوارەمی ئەم بەرنمەیە کە تەرخان کراوە بۆ شۆڕشی ژینا دەمەوێت لێت پرسم ئەم ڕووداوانەی کە ئێستا لە ئێرانە ڕوو ئەدەن خۆپشاندانەکان ناڕزایی دەربڕینەکان کە بە ڕاپەڕینێک ناو دێر دەکرێت ئەمانە دەبنە فشار بەسەر کۆماری ئیسلامی ئێران ئەوە تا ناچار بێ ڕێکەوتنی ناوچی مۆر بکە. I am skeptical that it will. We've seen previous iterations of protests, and it actually has not forced the Iranian regime to بەگومانم لەوەی ئەم شەپۆلی ناڕزایەتیە ئێران ناچار بکات چونکە خۆپشاندانەکانی پێشتریش نەبوو نەمایی ئەوەی ئێران بڕوات بەرەو ڕێکەوتنی ناوەکی. ڕابەری باڵای ئێران بڕوای بە پرەنسیپێکە ئەگەر مل بدەیت بۆ بابەتێک ئەوە دەبێتە مایی بەرزکردنەوەی چاوەڕوانیەکان و مل بدەیت بۆ بابەتێکی تریش. ئێستا ئایەتوڵڵا خامنەی ناوێت وەک لاوازێک دەربکەوێت. هەر ئەمەشە وەهای لێ دەکات هەوڵەکانی دوو هێندە بکات بۆ سەرکوتکردنی خۆپشاندانەکان تا هێز نیشان بدات نەک ئەو ڕۆژە لاوازەی کە ئێستا تیایدا دەژی. جا بەڕاستی من چاوەڕوانی ئەوە دەکەم. جیسن من دەگەڕێمەوە بۆلات. کۆماری ئیسلامی ئێران بەهۆی کاریگەری سزاکانەوە لە ڕەوشێکی ئەجگار خراپدایە و هاوڵاتیانی ئێرانی هەوڵ دەدەن بە هەر شێوەیەک بێ ناڕزایی خۆیان دەرببڕن.
لە وەتای کوژرانی ژینا ئەمینیەوە جارێکی تریش شەپۆلێکی گەورەی ناڕزایی دەربڕین دژ بە ڕژێم و فەرمانڕەوایەتی ئێستای ئێران لە شار و شارۆچکەکانی ئێراندا دەستی پێکردووە و ژنان پێشەنگن لەم شەپۆلی ناڕزایەتیەدا. ئێمە پشتیوانی لە هاوڵاتیانی ئازا و ژنانی ئازای ئێران دەکەین کە لە ئێستادا خۆپێشاندان دەکەن بۆ دڵنیابوون لە مافە بنچینەیەکانیان. منەوە دەزانم ئایەندە بۆ ئەو وڵاتانەیە کە ئازادی تەواو بۆگەلەکانیان دابین دەکەن و ژنان و کچانتیاندا بە یەکسانی بژین و مافیان هەبێت و بەشداریان هەبێت لە هەبوونی ئابوووریەکی بەهێز و کۆمەڵگەیەکی کەشەکردوودا کە کەمایەتی ئاینی و نەژادیەکان بتوانن ژیانێکیان هەبێت بەبێ هەراسانکردن و بتوانن بەشداریان هەبێت لە بەرەو پێشبردننی کۆمەلگاکەیاندا. ئەم شەپۆلی ناڕزایەتیە کە بە شۆڕشی ژینان ناسراوە وەک گەورە کاربەدەستانی ئەمریکا جەختی لێ دەکەنەوە کاردانەوەی خەڵکە لە بەرامبەر هەموو ئەو سیاسەتە نەخوازراوانەی ئێران کە دژ بە گەلی ئێران بەکاری دەێنێت. From our perspective, it is a reflection. ڕنگدانەوەیە کە بۆ تەواوی سەرکوتکاریەکان و دڕندایەتی ئەو ڕژێمەیە کە ژنێک هەڵدەد مافە بنشینیەکانی خۆی بەکاربێنێت شیانی هەیە بەو شێوەیە بمرێت. بۆ ئێمە لەژێی سەرسوڕمان نییە کە دەبینین خەڵک لە هەموو توێژەکان دێنە دەرێ و ناڕزایی خۆیان دەردەبڕن و دەڵێن ئەمە ئەو جۆرە کۆمەڵگەیە نییە دەیانەوێت تێدا بژین کە یەک ناگرێتەوە لەگەڵ وابەستەی وڵاتەکەدا بە جەڕنامە ڕاگەیەندراوەکەی UN-ەوە بۆ مافەکانی مرۆڤ. ئەوە شتێکە ئەمریکا بەبێ هیچ چەند و چوونێک جیەتی و چۆن پێشترەوەها بوو ئێستاش بە هەمان شێوەیە. بەڕێوەبەرایەتی ئەمریکا لە وەتای ئەم شۆڕشەی ژینا دەستی پێ کردووە ژمارەیە سزای نوێی سەپاندۆتە سەر دامەزراوەکانی ئێران لەوانە دامەزراوەی پۆلیسی ڕەوشت و ئاکار. کۆشکی سپی دەڵێت بەردەوام دەبێت لەسەر سەپاندنی سزاکان. پێویستە ژنان لە ئێران مافیان هەبێت چیان دەوێت لەبەری بکەن بەبێ بەکارهێنانی تۆند و تیژی بەرامبەریان یان هەراسان بکرێن. پێویستە ئێران تۆند و تیژی دژ بە ژنان ڕابگرێت لە کاتێکدا ژنان داوای مافە بنچینیەکانی خۆیان دەکەن. دەبێت بەرپرسیارکردن هەبێت بەرامبەر کوشتنی مەسا. وەزارەتی خەزیێنە بێژگەلە و سزایانە ئاماژەت پێکرد سزای نوێی سەپاندۆتەوە سەر دامەزراوە ئاسایشەکانی ئێران. لەوانە حەو گەورە کاربەدەستی ئاسایشی کە یەکێکیان وەزیری ئیتڵاعاتی ئێرانە لەسەر ئەو ڕۆڵەی هەیەە لە 2019 و بۆ سەرکوتکردن و هەروەها کوشتنی بەشدارانی خۆپشاندانە ئاشتیانەکان. بەردەوام دەبین لە بەکارهێنانی هەموو ئەو میکانزمانە لە توانەماندا بۆ دڵنیابوون لە چاودێریکردنی ئەو دۆسیی بەرپرسیارکردنە. نەتەوە یەکگرتوەکانیش بە وردی چاودێری ڕەوشی ئێران دەکات و داواش لە کاربەدەستانی کۆماری ئیسلامی دەکا پێویستە ڕێز لە بەها بەرزەکانی مرۆڤایەتی بگرێت. هەزاران کەس ئەڕژاونەتە سەر شەقامەکانی شارەکانی وڵاتەکە لەوانە تاران، ئەسفەهان، کەرەچ، مەشهەد، ڕەشت، سنە و چەندان شاری تریش وەک ناڕزایی دەربڕین بەرامبەر کوژرانی خانم ئەمینی. هێزە ئاسایشیەکان بەپێی راپۆرتەکان تەقەیان کردووە و گازی فرمێسک ڕێژیان بەکارهێناوە و دەیان کوژراوە و بریندار هەنوو ژمارەیەکی زۆر خەڵکیش دەستگیر کراون. ئۆفیسەکەمان ناڕزایی دەردەبڕێت دژی بەکارهێنانی هێز لە بەرامبەر خۆپیشاندەران و داواش لە ئێران دەکات وەک دەوڵەتێکی ئەندام لە پەیماننامەی مافە سیڤیلی و سیاسیەکاندا تا ڕێز بگرێت لە مافی ئازادانەی ڕادەربڕین و ئازادی کۆڕ و کۆبوونەوەش. لە وڵاتانی تری جیهانیشدا پشتیوانیەکی گەورەی شۆڕشی ژینا دەکرێت بەڵام دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران ئەو پشتیوانیانە بە دەستێوەردان لە کاروباری وڵاتەکەیاندا ناودێر دەکەن. هەرگونە ئێزهارات مداخلە جویانەیە زۆر بەتوندی هەموو دەستێوەردانێکی کاربەدەستانی ئەمریکا لە کاروباری ناوخۆیی کۆماری ئیسلامی ئێراندا ڕەت دەکەینەوە. ئەگەر حکوومەتی ئەمریکا بۆ ئێران نیگەرانی هەیە ئەوە پێویستە ئەو گەمارۆت تاکلایانەی خۆی لا بدات کە دەیان ساڵە بەنایاسایی سەپاندوێتی بەسەر وڵاتی ئێراندا. جەیسن زۆربەی وڵاتانی جیهان حکوومەتەکان پشتیوانی لەم خۆپیشاندانانەی ئێستای ئێران دەکەن یا بە مانایش کە پشتیوانی لە شۆڕشی ژینا دەکەن. ئەنجا پرسیارەکەم لە تۆ ئەوەیە ئەو پشتیوانیانەی کە ڕایان گەیاندووە بەسە بۆ ئەوەی بگوترێ گەلانی ئێران دەتوانن بە ئامانجە گەورەکەی خۆیان بگەن؟
Well, I think that we're seeing very powerful scenes in Iran right now with the پێم وایە لە Iranian ئێستادا people دیمەن و ڕووداوێکی زۆر بەهێز دەبینین لە ئێراندا بەڕەنگاربوونەوەی پێکاتەکانی گەلی ئێران دژ بە ڕژێمی ئێران شتێکی بێپێشینەیە لە ڕەوتی شەپۆلی ناڕزایەکانی ئێراندا گوتارەکانی پشتیوانی و ڕاگەیەندراوەکان بۆ پشتیوانیکردنی زۆر گرنگن بۆ گەلی ئێران بەڵام پێویستیشە کۆمەڵگەی نێونەتەوەی لە ڕێی ژمارە کارەوە گەلی ئێران بەهێز بکات و لە هەمان کاتیشدا ڕژێمی ئێرانیش لە پەراوێز بنێت مەبەستم ئەوەیە لە ڕووی دیبلۆماتیەوە ئێران لە پەراوێز بنرێت نەک ڕێگە بدرێت بە سەرۆکی ئێران تا بێتە نیویۆرک لە کاتێکدا سزای لەسرە بەهۆی پێشلکردنی مافەکانی مرۆڤەوە خاڵێکی تریش ئەوەیە سزای گەورە و قورس بخرێتە سەر ئەوانەی لە ئێراندا بە بەرنامە مافەکانی مرۆڤ پێشل دەکەن و لەسەر و هەمووانەوە ڕابەری باڵای ئێران و هەروەش ئیبراهیم ڕەیسی سەرۆکی ئێران خاڵی سێهەمیش ئەوەیە دڵنیابین لەوەی گەلی ئێران ئەو ئامڕازانەی پێویستیانە بخرێتە بەردەستیان بۆ پەیوەندیکردن بە جیهانی دەرەوە جا ئەوەی وەزارەتی خەزانە کردی لە پەیوەندی بە سزانیەکانەوە هەنگاوی ڕاست بوون بە ئاڕاستە دروستەکەدا و هیواداریشم حکومەتی ئەمریکا هەنگاوی زیاتریش بنێت جا بەڕاستی ئەو هەنگاوانە گرنگن دەست پێ بکرێن ئەگەر هات و ڕێکەوتنی ناوچی لەگەڵ ئێراندا مۆرکرا ئەم جۆرە پشتیوانیانەی کە تۆش باسی ئەەکەی ئەیبینین بۆ گەلانی ئێران Well, that's my concern because with the nuclear deal, you're going to be rewarding the very oppressive forces that are terrorizing the Iranian people on a daily basis. جا بەڕاستی ئەوەیەکێکە لە نیگەرانیەکانم چونکە ڕێکەوتنی ناوەکی وەک خەڵاتکردنی سەرکوتکارترین هێزە کە ڕۆژانە گەلی ئێران زەبوون دەکات لە ڕاستیدا ئەمریکا لە بنەڕەتدا سیاسەتێکی جیاوازی هەیە لە ژمارەیەک دۆسیەدا لەو هەوڵانەی لەگەڵ کۆمەڵگەی نێونەتەوەییدا دەیکات بێجگە لە دۆسیانەی پەیوەندیان هەیە بە مافەکانی مرۆڤەوە دۆسەی دیکەشان وەک پشتیوانی لە تیرۆریزم بڵاو نەبوونەوەی موشک و درۆنەکان جا مەبەستم ئەوەیە لەگەڵ سنووردارکردنی بەرنامە و جم و جۆڵە ناوەشەکەی ئێراندا دەبواە کاریش لەسەر ئەو مەترسیانەی دیکەی ئێرانیش بکرێت چونکە هەر هەمان پەیوەندیان بەیەکەوە هەیە و ڕژێمی ئێرانیش خۆشی بە جیاواز سەیریان ناکات جا ئیدی ئێستا کاتێتی کۆمەڵگەی نێونەتەوەیش بە هەمان شێوە سەر و سەودایان لەگەڵدا بکات و ئەمریکا و ئەوروپایەکانیش پێویستە ئەم بابەتی ڕێکەوتنە ناوەکی ڕابگرن تا ڕژێمی ئێران هەستکات بەوەی لە چ مەترسێکدایە بەڵام جێی سەنەمانی کە تۆ باسی ئەەکەی هیچیان لە کاتی وتوێژەکانی ڤێننادا باز نەکران و کرێ بژڵم ئەگەر ئاماژەشی پێکرابێ بۆ بە کێشە لە بەردەم مۆرکردنی ڕێکەوتنە ناوچیەکەدا منیش هاوبەش و هاوڕام لەگەڵ ئەو نیگەرانیانەدا دژی کارکردنەوەی ڕێکەوتنە ناوەکیەکەم وە گوتم دەبێتە مای بەهێزکردنی هێزەکانی ئێران کە لە ئێستادا گەلی ئێران سەرکوت دەکەن بە تایبەتیش لە ڕوانگەی کردنەوەی ئابووری ئێران بۆ وەرەمهێنانی بیانی و پارەی ئەو کۆمپانیایانە بڕوات بۆ ئەو هێزانی ئێران کە تا ئێستاکە لەسەر شەقامەکانی ئێران تەقە لە هاوڵاتیانی ئێران دەکەن ئەمە بەڕاستی سیاسەتێکی سەیری بانێکە و دوو هەوا پێم وایە ئەمریکا و ئەوروپا پێویستە باش بزانن کە ڕێکەوتنی ناوەکی ئێران شتێکە نەما و مردووە لە ڕوانگەی استراتیژەتی درێژخایانی ئەم ڕژێمەی ئێرانەوە لە بەرامبەر ئەمریکا و ئەوروپایەکانیشدا ئەمریکا و ئەوروپاش استراتیژێکیان نییە بەرامبەر بە ئێران بەڵکو استراتیژەتی ڕێکەوتنی ناوەکیان هەیە و دەخوازرێت بگەڕێنەوە بۆ وابەستەیەکی هاوبەش لە چوارچێوەی سەودایەکی تەمەن 7 ساڵیدا بەڵام استراتیژەتمان نییە بۆ پاشەکشێکردنی ئێران لە هەموو ئەو بەدڕەفتاریانی دەیکات لە ڕاستیدا ڕێکەوتنی ناوەکی ئەو هەوڵانە بەرامبەر ئێران دەشێوێنێت هەر بۆیەشە پێم وایە ئەمریکا و ئەوروپاش دەستبەرداری ئەو سەودایە بن چونکە نابێتە چوارچێوەیەک تا لە دۆسیەکانی دیکەدا بەرەو پێش بچن جیسن من دەگەڕێمەوە بۆلات دەچینە دوابەشی بەرنامەکەمان بزانین هاوڵاتیان لە ئێرانەوە لەسەر ئەم ڕەوشەی ئێستەیان چی دەڵێن لە هەڵبژاردنەکەی مانگی 6 ساڵی 2021 ئێراندا وەک زۆرێک لە ئێرانیەکان جەختی لێ دەکەنەوە ڕابەری کۆماری ئیسلامی ئێران مەبەستی هەبووە لە دانانی ئیبراهیم ڕەیسی لە پۆستی سەرۆکایەتی کۆمارەکەیدا وەک دەزانن مەحسا ئەمینی خانمێک بوو بە هیچ هۆکارێک کوژرا هۆکاری ئەوەی خامنەی ڕەیسی داناوەک سەرۆک تا گەلی ئێران زیاتر سەرکوت بکات چونکە وەک دەزانن لە هەموو شوێنێکی ئێراندا ناڕەزایی و سەرهەڵدان هەیە کوژرانی ژینە ئەمینی ترس و دڵڕاوکێشی هێناوەتە ئاراوە لە ناو خوێندکاران و لاوانی ئێراندا و داواش دەکرێت دەست هەڵبگیرێ لەو ڕێوشێنە قورسانەی دەسەڵاتدارانی ئێران دەیسەپێنن بەسەر هاوڵاتیاندا.
من وقتی اصلا این خبر دیدم صدام داشت میلرزید وقتی صحبت میکردم. زمانم تەتەڵی دەکرد کاتێک ئەم هەواڵم بیست یەک دوو جاریش بەسەر مندا هاتووە بیرم دەکردەوە ئەگەر بەسەر مندا بەهاتایە باوانم چه هەستێکیان دەبوو جا ئەگەر شتێکی هەڵەش کرابێت چ پێویست بەو هەندێک تۆند و تیژیە دەکات یان بەو ترسەی لە ناو خەڵکدا دروست بەڕای من پێویستە حکوومەتی ئێران حیجاب هەر لا بدات ئەگەر کەسێک دەیەوێت با حیجاب بکات و ئەوەش کە حەزی لێ ناکات پێویست ناکات بیپۆشێت. ژنان و لاوانی ئێران لە پێشەنی ئەم شەپۆلینە ڕزایەتیەدان و دەخوازن گۆڕانکاریەکی بنچینەیی بێن ئاراوە لە وڵاتەکەیاندا و جەختیش دەکەنەوە لەوەی هیچ یەکێک لە دروشمەکانی شۆڕشی ژینە دژ بە ئاین و ئاینزاکان نییە. دژایەتی ئاین ناکەن، ئێمە دژایەتی ئیسلام ناکەن، ئێمە خوازیاری سێکۆلاریزمینی یانە جودایی دین لە سیاست. خەڵکی ئێمە بە تایبەت ژنان لە ئێران بەدەست ئەو حکوومەتی پەتل سێدارەوە دوو جار چۆسراوەتەوە، یەک جار بەهۆی کوردبوونیەوە، یەک جار بەهۆی ژنبوونیەوە. ماوەی 4 ڕۆژ 5 ڕۆژە لە هەموو ئێراندا خەریکە قەتڵە کریە، کوشتار ئەکریە، خەڵکی ئێمە لە بێدەنگیا دەکوژن. خەڵک لە ئێران چیدی دیکتاتوریەتی ناوێت باشکراییش دژایەتی دەکەن، بێزارن لە خومینی و لە ئاخوندەکان و لە شاهنشاهیش. کۆمارێکیان دەوێت لەسەر بنچینەی جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت و هەر بۆیەشە هاتووینەتە سەر شەقامەکان. لای دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران هەموو داواکاریەک بۆ باشترکردنی ژیانی ئێرانیەکان و هەموو کارکردنێکیش لە پێناو هێنانە ئارای ئایندەیەکی گەشت بۆ گەلانی ئێران دەچێتە خانەی ئاژاوە و گێرەشێوێنیەوە. نسبت به اعتراض هم سەبارەت بۆ خۆپێشاندانانی ڕوودەدەن جا ئایا ڕێکخراوەکان یان سندیکاکانی کرێکاران دەیانکەن جا لەسەر هەر شتێک بێت ئەو کارێکی ئاساییە و چاوەڕانکراویشە. بەڵام پێویستە جیاوازی بکرێت لە نێوان خۆپێشاندان و ئاژاوە جێڕیدا بێگومان جیاوازیان هەیە و هیچ کەسیش بە ئاژاوە جێڕی قایل نابێت. جیسن دەنگی گەلانی ئێران گەیشتە هەموو نێوەندەکانی جیهان. هەمویان داوای گۆڕینی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران دەکەن، داوای گۆڕانکاریەکی بنچینەییەکەن لە وڵاتەکەیانە. ئەمە ڕووداوەکانی پێشتر نییە باس لە دابینکردنی خزمەت گوزاریەکان بکەن، نە ئەم جارە ڕاشقاوانە ئەڵێن مەرگ ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران. ئەڵتەرناتیڤی ئەم ڕژێمە کێیە؟ کێ جێگەی دەگرێتەوە؟ ئایا ئامادەکاریەکەیە بۆ ئەوە؟ ئەمە دەکەوێتە سەر بڕیاری گەلی ئێران. پێویستە ئۆپۆزیسیۆنەکان و جودایی خوازەکانی ناو وڵاتەکە خۆیان ڕێک بخەن و بگەنە ئەوەی بزانن جێگرەوەی ئەم ڕژێمە چییە و کێیە. پێویستە کۆمەڵگەی نێونەتەوەی پشتیوانیان بکات وەک بەشێک لەو پرۆسەی گۆڕانکاری و دڵنیا بێت لەوەی ئەو ئەمڕازانی پێویستن لە بەردەستیاندا بێت لەو پرۆسەی دیاریکردنی خواست و ئامانجەکانی خۆیاندا. یەکێک لەوانە دەستڕاگەیشتنە بە تۆڕەکانی ئەنتەرنێت. ینی جەنابەت باسی ئۆپۆزیسیۆنی ئێرانی دەکەی. کام ئۆپۆزیسیۆنەیان ینی لە کاتێکە هیچ یەکێ لە ئۆپۆزیسیۆنانە ناتوانین بڵێن نوێنەرایەتی هەموو گەلانی ئێران دەکەن. من قسەم لەسەر ئەو ئێرانیانەیە کە لە ناو وڵاتەکەدان پێویستە خۆیان ڕێک بخەن و پەرە بدەن بە جم و جۆڵەکانیان و هەروە بەڕێبەرەکانی خۆشیان و هەوڵی هاندانی لایەنەکانی دیکەش بدەن لە ناو پێکاتەکانی هێزی ئاسایشی ئێران و دام و دەستگاکانی دیکەی وڵاتەکەشدا. ئەمە بنیادێک دێنێتە ئاراوە کە تەواوی هاوکێشەی ڕەوشەکە دەگۆڕێت. بەڕاتوو ئەمە پێویست بۆ ناکە کە یارمەتی بدرێن بە تایبەتی ڕای گشتی ئێران یا شەقامی ئێرانی و تەنانەت ڕێکخراوە سڤیلەکانی ئێران کە ڕۆڵێکی گەورە و گرانیان هەیە لە جوڵاندن و خرۆشاندنی شەقامی ئێرانیدا چ جۆرە یارمەتیەک پێویستە بۆیان دابین بکرێ. پێم وایە پێویستە پشتیوانیکردنەکان لە ڕێی ئەو ئەمڕازانەوە بێت کە لەگەڵ خواستەکانی گەلی ئێراندا دەگونجێن لەوانە ئینتەرنێت، چۆنێتی خۆڕێخستن، کارکردن لەگەڵ سندیکاکانی کاردا لە سەرانسەری جیهاندا تا بتوانن پشتیوانی بکەن و بزانێت خۆپشاندان و ناڕەزایی دەربڕین کارگوزاران لە ناو ئێراندا ئاڵنگارێکی گەورە بۆ ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران دروست دەکات. دوا پرسیارم. هەتا ئێستا کە من و تۆ ئەم توێژەی تیاکەین جەیسەن بزوتنەوەی ڕێفۆرمخوازی ئێران هەڵوێستێکی ئاشکرای نەبووە بۆ پشتیوانی یا پشتیوانی نەکردنی ئەم خۆپشاندەرانەی ئێران.
ئەمە بەڕای تۆ ئەوە دەسەلمێنێکە بڵین هیچ جیاوازیەک لە نێوان ڕفۆرم خوازەکان و لە نێوان کۆنە پارێزانی ئێراندا نییە بە تایبەتی کاتێ دۆسەکە دێتە سەر ئایندەی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران. They're two sides of the same coin. And they believe in the ruling system, and that's in stark بێگومان وایە چکە هەردوو لایەنەکە وەک دوو دیوی دراوێکن و بڕواشیان بەم سیستەمە فەرمانڕاوەی ئێران هەیە. خەڵکی ئێرانیش ڕاشکاوانە دوروشمی خۆیان بەرز کردوێتەوە بۆ ڕوخاندنی ویلایەتی فەقێ و تەواو دامەزراوەکان و پێکهاتە و بنکەکانی کاری ئەم ڕژێمەی کۆماری ئیسلامی ئێران. ڕیفۆرمیستەکان هیچ دەسەڵاتێکیان نییە لە ناو ئێراندا هەر بە تەواوەتی پەرتەوازن. بنکەیەکی ئۆتۆی جەماوەریشان نییە بۆ پشتیوانیکردن. لە ڕاستیشدا خەڵک وەها لە ڕیفۆرمیستەکانی ئێران دەڕوانن کە وێنەیەکی دیکەی کۆنە پارێزەکانن لە وڵاتەدا چونکە بڕوایەکی تەواوەتیان هەیە بەم سیستەمەی ئێستا و خەڵکیش متمانێکی ئەوتۆیان پێنەما. جیسن سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم. جیسن thank you very much. Thank you. ئەڵبەتە ئازیزان سوپاسی بێپایانم بۆ ئەوی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.